ئەو کاتت باش زۆر بەخێر هاتی بۆ وانەی بیرکاری بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی ئەو کتێبەی بەکاری دێنم بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم بۆ داگرتنی ئەو کتێبەش دەتوانی بچیە ئەو ماڵپەڕە دەچینە لاپەڕە 3 لە لاپەڕە 3 وەک دەبینین نووسرایە زانیاریەکانت ساغ بکەوە ئەم لاپەڕەیە بەکاربێنە بۆ دڵنیابوون لە هەبوونی ئەم زانیاریانەی پێویستە بۆ ئەم بەشە کەواتە هەندێک زانیاریمان پێویستە یەکەم شت زاراوەکان پاشان نووسرایە دەستەواژەی گونجاو لە لیستەکەدا هەڵبژێرە دەستەواژە چییە؟ لیستەکە چییە؟ دەستەواژە واتە وشە یەک وشە یان دوو سێ وشە هێمە یان دوو سێ هێمە کە زۆر گرنگن بۆ تێگەیشتن و وەڵامدانەوەی پرسیارەکان لێرانە پرسیارەکانی 1 هەتا 4 یان 4 ئەو لیستەیە مانای چییە؟ لیستە چییە؟ ئەوەی لێرە دەیبینین لە دەستە چەپمان ئەو خشتەیە کە دەوردراوە بەو هێڵە لاکێشیە پێی دەڵێن لیستە لەناو ئەو لیستەی دەستەواژە هەیە واتە نووسین هەیە وشە هەیە هێما هەیە کە پێویستن بەکاریان دەینین بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان ئێستا زانیمان دەستەواژە چییە و لیستە چییە باشە یەکەم دەستەواژە لەناو ئەو لیستەی ڕەنووسی پاشان پیتی با ڕۆنیان کەینەوە ڕەنووسی چییە و پیتی چییە ڕەنووسی واتە ئەوانەی دەیبینن ڕەنووسن 0 هەتا 9 ئەوانە ڕەنووسن ڕەنووس چییە واتە ئەو هێمایەیە کە ژمارەی پێدەنووسین هێڵی ژمارەی پێدەچێشین وێنەی ژمارەی پێدروست دەکەین ئەو ڕەنووسانە پیت نین ڕەنووسن بۆ نووسینی ژمارە ئەگەر لێیان پرسی چەند ڕەنووسمان هەیە دەڵێ چەند دەڵێ 10 ڕەنووس هەیە هەموو ژمارەکان دەتوانین بەو 10 ڕەنووسەی بنووسین لەبەرەوەی جێیان دەگۆڕین جێی ڕەنووسەکان کە گۆڕیمان ژمارەکەش دەگۆڕدرێ بەهایەکەی دەگۆڕدرێ چەند ژمارە هەیە هەزاران هەزار و ملیۆنان و ملیارد دەتوانین بنووسین بەو 10 ڕەنووسەی کە لە سفرەوە دەست پێ دەکا هەتا 9 کەواتە 10 ڕەنووس هەیە ئێستا زانیمان ڕەنووس چییە با بچین بزانین چۆن ژمارەی دەنووسین بە ڕەنووسی و چۆن دەینووسین بە پیتی ئەگەر یەکێک لێی پرسین بنووسە ژمارە 21 یەکێک ئاوای دەینووسی 21 یەکەشکەش ڕەنگە ئاوا بینووسی 21 واتە هەردووچی ڕاستە 21 یان ئاوا 21 ئەو جۆرە نووسینە پێی دەڵێن نووسینی ژمارە بە پیتی ئەو جۆرە نووسینەش پێی دەڵێن نووسینی ژمارە بە ڕەنووسی کەواتە نووسین بە ڕەنووسی نووسین بە پیتی ڕەنگە یەکەش کە بنووسی 21 ئاوا بنووسی 21 19 لەگەڵ 2 بۆش ڕاستە بۆش هەر دەبیتە 21 هەر دەکاتە 21 کەواتە
یان یەکێک ڕەنگە ئاوا بینووسی 21 ڕەنگە بنووسی 1 کۆ 20. ئەوەش شێوە نووسینێکی تکەیە پێی دەڵێن نووسینی بەربڵاوی بە درێژی نووسین. 1 لەگەڵ 20 دەکا 21. کەواتە زۆر شێوە هەیە بۆ نووسینی ژمارە بە پیتی یان بە ڕەنووسی یان بە شێوەی بەربڵاو و درێژی. ئێستا فێربووین کە زۆر شێوەی نووسینی ژمارە هەیە بەڵام گرنگترینیان ڕەنگە بە ڕەنووسی بی. دەبی هەر بزانین بە ڕەنووسی بنووسی. دەچینەوە لای پرسیارەکانمان. ئێستا زانیمان ڕەنووسی چییە و پیتیش چییە. ئێستا دەچینە پرسیاری ژمارە چەند. پرسیاری ژمارە 1. ڕەنووسی بەرچ بۆی ڕەنووسی 6. ئەگەر تەمەشای ئەو ژمارەی بکەین ئەو ژمارەی کە هەیتمان دەبینین لە 4 ڕەنووس پێک هاتووە 0 4 6 8. ڕەنووسی 6 تەنیا ڕەنووسی 6 ئەو ڕەنووسە دەکەوێتە خانەی دەکەوێتە چ خانەک. یەکەم جار با بزانین دەزانین خانە چییە؟ خانە ئایا خانە مانای چییە؟ خانە واتە جێگا یان ژوور بۆ ڕەنووس. هەر ڕەنووسەی جێیەکی تایبەتی خۆی هەیە یان ژوورێکی تایبەتی خۆی هەیە کە پێیان دەڵێن خانە. ئەوە خانەیە کە دروستمان کردیە. یەکەم خانە کە دروستی دەکەین هەمیشە لە لای دەستە ڕاستیدا دەنین پێی دەڵێن خانەی یەکان. دووەم خانە کە دروستی دەکەین لە تەنیشت خانە یەکانیدا دەنین پێی دەڵێن خانەی سەدان. سێم خانەت کە دروستی دەکەین لە لای ببورن خانەی دەیانی پێ دەڵێن دووەم خانە سەدان نا. یەکەم خانە خانەیەکان دووەم خانە خانەی دەیان. سێم خانە خانەی سەدان ئەو سۆرە یان سوورە خانەی سەدانە. چوارەم خانە کە دروستی دەکەین ئەگەر ژمارەکەمان 4 ڕەنووس بوو پێی دەڵێن خانەی هەزاران. کەواتە خانە ئەوەیە ژوورەکە چارگۆشەکە یان لاکێشەکە یان بە کەیف خۆت باز نەژوی دەتوانێت لە تەنیشتێک ڕێزیان دەکەین. گرنگترین شت ئەوەیە یەکەم خانە لە دەستی ڕاستمان خانەی یەکانە، پاشەوی خانەی دەیانە، پاشان خانەی سەدانە، پاشان خانەی هەزارانە. ئەو جە دوایە 10,000 و 100,000 و 1000 و کە دەکا ملیۆن و ئیتر ئاوها. ئێستا زانیمان خانە مانای چییە و خانە چۆن دروست دەکەین لە چێن دەرەی دادەنین لە لای دەستی ڕاست دەست پێ دەکەین. ئێستا دەگەڕێینەوە ژمارەی کە هەمان بوو. خانەکە چ بوو؟ ڕەنووس خانەی چ دادەنین لێرانە خانەی سەدان. ئەو شەشە دەکەویتە خانەی سەدان، ئەو شەشە دەکەویتە خانەی سەدان. سەدان لێرە دەستەواژەیە هەڵی دەبژێرین لێرانەی دادەنین. بەڵام با ڕوونکەمەوە 8640. ژمارەکەمان چ بوو؟ 8640. ئەو ڕەنووسەی 6 کە لێرەیە دەیگوت ئەو ڕەنووسە دەکەویتە خانەی چ. بە خانەکان دروستکەین. ئەو خانەی یەکان دروستم کرد، ئەو خانەی دەیان دروستم کرد، ئەوەش خانەی سەدان، ئەوەش خانەی هەزاران. کەواتە با لێرە بنووسم دەیان، لێرە سەدان، لێرە هەزاران. تەمەشاکەن یەکەم خانە ژمارە 1 یان ڕەنووسی 1 هیچ سفری لە پێش نییە. دووەم خانە 1 سفری لە پێشە، یەکەکەی وەچی خۆی دەنووسین. سێم خانە 2 سفر هەتا خانە زیاتر بی سفرێک بە سفرەکی زیاد دەکەین. ئەگەر خانەیەش کە لێرە نووسیمان
دەبیتە 10,000 یەک سفری بەسلۆ زیاد دەکەین. ئێستا ژمارەکەی خۆمان ڕەنووس بە ڕەنووس دەیهینین لەژێر ئەو خانانەی دادەنێن یان لە بن ئەو خانانەی دادەنێن. یەکەم ڕەنووس کە هەمانە ڕەنووسی چییە؟ سفر، ئەو سفرە لێرە دادەنێ. پاشان خانەی دەیان دروست دەکەین، چ ڕەنووسەکی لێرە دادەنێن، ئەو چوارە یان ئەو چارە کە هەیە لێرەی دادەنێن. پاشان خانەی سەدان دروست دەکەین، چی لێ دادەنێن، ئەو شەشە کە لێرەیە لێرەی دادەنێن. پاشان خانەی هەزاران چ لەوێ دادەنێن، ئەو هەشتە کە لێرەیە لێرەی دادەنێن. ئێستا کە دەبینین ئەو شەشەی لەمەیان داوا کردبوو، گوتیان ئەو شەشە دەکەویتە کەم خانەی، دەکەویتە ژێر یان لای خانەی سەدان کە دەبینن لە ژێر خانەی سەدانیان لە خانەی سەدانە. ئەوە دیتمان لەوێندەرەیە لەبەرەوەی دەنووسین خانەی سەدان. ئەمن لێرانە وابزانم ڕادەوەستم ئەو ژمارانە یان ئەو پرسیارانەی کەماینە لە وانەکانی داهاتووشی تەڵیان دەکەم. هەتا جارێکی دیکە بە یەک دەگەینەوە، هەر خۆش و شاد بن.